لە شاری ئەولێر کۆتایی یادبەخولێکی تیپە میلیەکان لە ژێر ناوی شەهیدانی پرۆسەی ئازادی عێراق و ڕوخانی ڕژێمی باس لە خولەکەدا 55 تیپ بەشدار بوون و بە شێوازی دویاری شکست دەرچوون لە خولەکە بەڕێوەچوو. دوای ئەنجامدانی 32 یاری کۆتایی لە نێوان هەردوو تیپە سێرەکانی باداوە ئاماد بەڕێوەچوو. تیپە سێرەکانی باداوە بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک براوە بۆ توانی بێتە پاڵەوان. دوای کۆتایهاتنی یاریەکەش خەڵات بەسەر تیپی یەکەم و دۆم و ڕاگەاندکاران و سەرپەرشتیارانی و خول و ناوژێوانەکان دابەش کرد. یاری کۆتایی شەشەمین پاڵەوانتی خولی شەیدانی پرۆسەی ئازادی عێراق بەڕێوەچوو لە نێوان هەردوو تیپی لاوانی ئەستێرەکانی بادا و تیپی لاوانی ئامەد. تیپی لاوانی ئەستێرەکانی بادا توانی بێتە پاڵەوانی خولەکە بە ئەنجامی سێبێک یاریەکە لە بەرژەوەندی خۆی تەواو کرد. ئەم پاڵەوانتیە 32 تیپی ملی ناو شاری هەولێر و دەوروبەری بەشداری ئەم پاڵەوانتیان کردبوو بە شێوەی 2 دۆڕان بەڕێوە دەچواتە 55 یاری لەم یاریە بەبێ کێشە و گیرروگرفت تەواو بوو. لەم پاڵەوانتیە ئەم جۆرە پاڵەوانتیە بۆ ئەو دەکەن وەکو یەکێتی لاوان دیموکراتی کوردستان بۆ ئەوەی بتوانین بەهرەی ئەو یاریزانە زیاتر پەرەبێ بدەین و ئیکتیشافی ئەو یاریزانانە بکەین لە تیپە میلەکان ئەو نوع پاڵەوانتیانە ئەو یاریزانانە پێشکەش بەیانەکانی کوردستان بکەین لە ئاستە جیاوازەکان لە تازە پێگەیشتوان لە بەچکەشەران لە لاوان و لە پێشکەوتن. بۆیە ئێمە وەکو یەکێتی لاوان دیموکراتی کوردستان بڵێنی ئەوە دەکەوە بەردەوامی لە کردنەوەی ئەم پاڵەوانتیانە و بەڕاستی خولش سەرکەوتوو بوو دەستخۆشی لە ستافی خولەکە دەکەم. ئێمە وەکو تیپیلانی ئەستێرە بەشداری خولماکرد بەڕاست 4 مانگە بەشداری ئەو خولەما کردووە بەبوونی ڕەمەزانی بەسداهاتوو تیپەکەمان لێکە لە تیپە باشەکانی کوردستان. فرسەتی باشمان قۆچەکە خولی کوردستان ڕاوەستان تەنین یاریزانی خولی کوردستان یاری کرد توانیمان پلەی یەکەم بەدەست بینین. سوپاس بۆ گشت یاریزانەکان سوپاسیان دەکەم کە هاوکارم بوون کە گۆلکاری خولەکە و باشترین یاریزانی خولەکە دەرچوون.